هیچ کەسێک لە کوردستان ناتوانانی زەخت لە من بکە و ناشتوانی بە من بڵێ زەحمەت نەبی بڕۆیانە پێشمەرگە یەکەم بکە و یانی نەورۆز بکە دووەمیان بکە سێم لە سەرە و کورسێش دەریشم بکەن ئەو ئیشە ناکەم لەوەی مطمئین بن هەموو خەڵکی کوردستان لەوەی دڵنیا دەکەمەوە یعنی ئەوە ئەو ئیشەی ناکەم من ناتیمە ئەو ئیشە بکەم بەڵام من چاوەڕێ دەکەم وەکو گوتم وەکو پێشتری شارەتمدا جۆم لە دوو برادەری بەڕێز گرتو تا ئێستا تاکو ئێستاکە هێشتا مایە وابزانم حەف برادەری تریش مایە جویان لێ ڕابگرم من ئەوەل زاریش گلەیەکەی ئاراستەی کاک سەلام دەکەم کە دانیشتووە مامی منە برا گەورەی منە عەزیزی منە نەدەبا بگەیش بە ئەو ڕادەیەی لە تەلەڤیزۆن جوابی کاکادی بداباوە یاخود نەدەبا کاکادیش بۆ شێوە لە کەناڵەکان قسەیان کردوە بۆ دەربارەی چاڵاکیەکانیش بەڕاستی بە خۆتان دەزانن زۆر جار هەیە ینی ئێمەش زەختمان زۆر لەسەرە ینی ڕاستە یانەکان یاریزانەکان تیما لە هەر یانەیەک هەر یاریزانێک خەم لە خۆی دەخوات کێشەیمە مشکلەیمە حکوومەتە یعنی ئێمە سەر بە دەستگایەکین دەستگایەکە سەر بە لیژنەی ئۆڵۆمپی سەر بە حکوومەتە شوبه ڕسمیە بەڵام بودجەی لە حکوومەتە یعنی بودجە و دەعم و پاڵپشت و پشتگیری مادی و معنەوی لە حکوومەتە یعنی ئێمە لەسەر ڕێمایی و لەسەر داواکاری حکوومەت بووە ئەو چالاکیانەمان ڕاگرت بۆیە من لێرەوە لە ڕێگای هەموو کەناڵا و میدیایە کە لێرەمە حکوومەت جۆی لێمان دەبی داوە لە حکوومەت لە سەرۆکی حکوومەت لە وەزارەتی ناوخۆ لە سەرۆکی لێژنەی باڵای ڤایرۆسی کۆرۆنە و لێژنەی باڵای ڤایرۆسی کۆرۆنە دەکەم جارێکتر بە بڕیارەکەیان دابستنەوە جارێکتر هەوڵ بدەن ئەم وەرزشوانانەی کوردستان بەڕاستی خەریکە نەک خەریکە یەک خەریکەوە کۆس دەکەن بەرەو خواروی عێراق زۆربەی زۆری من دەبینم کە دەستنیانەکانی عێراق بەڕاستی دڵگران دەبم ئەوە شۆکاری ئەوەیە کە چاڵاکی لە کوردستان وەستەوە ئەمن باسی بڕیار ڕازیبوون و ڕازیبوونم نەکردە و ناشیکەم هەتا کۆ بنەوە نەبی چونکەم جۆم لە پێنجەکەی ڕانەگرتێ جۆم لێیان نەگرتێ کە جۆر بەشکەم چێنالی ئەوان زۆر ڕاست و دروستن ئەمن چۆن بە چۆرایی بڕیار بدەم بڵێم ئەوەی ئەوان کردیتیان هەڵەیە من ئەو شتە ناکەم هەڵەی بە هەڵەی چا ناکەمەوە قابلی ئەوە شەیە بڕیارەکەش جێبەجێ بکرێت چۆن قابلی وەیە پێدا چونەوە بکرێت قابلی وەشەیە جێبەجێش بکرێت